ئەگەرچی هەردوو حکوومەتی تورکیا و عێراق سەردانەکەی سەرۆکوەزیران مستەفا کازمیان بەسەرکەوتوو لە قەڵەمدا بە تایبەتی دوای واژووکردنی چەند ڕێکەوتنامەیەکی ئامنی و ئابووری، بەڵام چاودێران بە گومانەوە دەڕواننە ڕێکەوتنەکان و تەنها وەک چارەسەرێکی کاتی دەیبینن. دواکەوتنی سەردانەکەی کازمی بۆ ئەنقەرە جێگەی سەرنجی سیاسەتمەدارانی تورکیا بوو، بە تایبەتی دواکەوت بۆ پاش سەردانی ناوبراو بۆ ئێران و ئەمریکا. هۆکارەکەش لەلایەن تورکیاوە بۆ ئەوە دەگەڕێنەوە کە بەرپرسانی باڵای ئەو وڵاتە کازمی لە سەنگەربەندی ناوچەکەدا لەسەر تەوەرەی ئیمارات و سعودی هەژمار دەکەن و بە پارێزەوە مامەڵەی لەگەڵ دەکەن. لەگەڵەوەشدا پێشوازەکەی لە ئاستێکی بەرز و سەرنجڕاکێشدا بوو کە ئەردوغان بۆ سەرۆکە گرنگەکان ئەو مەراسیمە ڕێک دەکات. ئەوەی بۆ تورکیا گرنگە دۆسی ئاسایشی وڵاتەکەیەتی، بۆیە میدیای ئەو وڵاتە بە گرنگیەوە باسی ئەو بەڵێنەی کردووە کە کازمی بە ئەردوغانی داوە کە ڕێگە نادات خاکی عێراق بێتە پێگەیەک ئاسایشی نەتەوەی تورکیا بخاتە مەترسیەوە. تەنانەت باسی ئەو هەنگاوەشی کردووە کە لە شەنگال بۆ ڕێگری لە بوونی چەکدارانی بێگانە گرتوێتە بەر، بۆیە ڕۆژنامەی حورریەت لە مانشێتی خۆی دانووسیوێتی دوژمنی هاوبەشی عێراق و تورکیا تیرۆرە. ڕێکەوتنێکی تر بابەتی کۆنتڕۆڵکردنی کەس و کۆمپانیاکانە لە خۆتزیینەوەی باد و شایستەدارایەکان کە عێراق بەو هۆیەوە زیانی گەورەی پێکەوتووە. پێدەچێت دواتر ڕوون بێتەوە کە ئایا ئەو ڕێکەوتنە خاڵە بازرگانیە نێودەوڵەتەکانیش دەگرێتەوە کە قەبارەی بازرگانی نێوان هەردوو وڵات ساڵانە زۆر زیاتر لە 7 ملیار دۆلار و دەیانەوێت زیاتر گەشەی پێ بدەن. حکوومەتە جیاوازەکانی عێراق لە گشت خۆناغەکاندا مەترسی خۆیان لە پشکی ئاوی دیژدە و فرات بەرەو عێراق نەشاردوێتەوە کە کاریگەرە لەسەر بژەوی کوشتوکاڵی وڵاتەکە، بە تایبەتی لە دوای ئەوەی کە تورکیا بەکردەی دەستی کردە جێبەجێکردنی پڕۆژەی استراتیژی گاپ لەسەر دیژلە و فرات و کاریگەریان لەسەر پشکی عێراق لەو سەرچاوانەدا. بەڵام ئەردوغان سەرۆکوەزیرانی عێراقی دڵنیا کردەوە کە مەسەلەی پشکی ئاوی عێراق نابێتە کێشە و بەپێی یاسا نێودەوڵەتیەکان دابین کراوە. وەک چاوەڕوان دەکرا تورکیا داوای خستنەوەگەڕی بۆری ناردنەدەرەوەی نەوتی کەرکووک جەیهانی کردو، هەروەها ئامادەی کۆمپانیا بیناسازیەکانی وڵاتەکەی دەربڕی بۆ بەرهێنانی گەورە لە کەرتی ئاوادانکردنەوەی عێراقدا. بەڵام دوجار هەروەکو هەموو کاوینەکانی دوای 2003 عێراق لەبەر بێهێزی پێگەی سیاسی مستەفا کازمی ناتوانێت جێگەی متمانی تورکیا بێت تا ناوبراو نەتوانێت پێگەی خۆی بە چەسپاندنی حکوومەتێکی بەهێز و سەقامگیر دەستەبەر بکات، ناتوانێت متمانی وڵاتان بەدەست بهێنێت، بە تایبەتی خواستە ئەمنیەکانی تورکیا کە کۆنتڕۆڵی پارتی کرێکارانی کوردستانە و لە نێو خاکی عێراقدا خاوەنی کەمپی سەربازیە و هەڕەشەیە بۆ ئاسایشی تورکیا. بۆیە لەم کاتەدا کە کازمی بۆ هەر بڕیارێک دەبێت بگەڕێتەوە بۆ بەردەمی کوتلە بەهێزە خاوەن هەژمونەکانی ئەنجومەنی نوێنەران و هەندێکیشیان دژی ئەون مەحاڵە بتوانێت جێگەی متمانی ناوخۆ و دەرەوە بێت. والعمل للوصول إلى تفاهمات وبلورة مواقف موحدة.